ڕۆژانی 14 و 15 ئەم مانگە لە شاری بەغدا پاڵەوانێتی بۆکسێن ئەنجامدرا. وەکو بەرنامەکەی پێشتر ئاماژەمان پێدا کە 5 کچیاریزان بوون بە پاڵەوانی عراق و لە سەرجەم ڕکابەرەکانیان بردەوە. ئەو تیمە بەڕاهێنەرەکەیانەوە کە کاکە بڵند بوو و لەگەڵ یەکێک لە پاڵەوانەکان ئێستا لە سۆری سپۆرت مەگەزین میوانن. مامۆستا بڵند بەخێر بێ، ئایا خان بەخێر بێ، پیرۆزەوە ئەنجامە هەفتەی پێشتر لە بەرنامەی پێشتر باسمان کرد کە ئێوە بوون بە پاڵەوانی عراق. مامۆستا ئەمەوێ باسی ئەو بکەم ئەم کچانە چۆن بوون بە پاڵەوان لەسەر ئاستی عراقەوە، چەند ساڵە ئێوە بەردەوامن لەسەر ئەم ئەنجامانە؟ بەڵێ ئێمە پێشتریش ساڵی پار هەر بە فەرەقیش بووین بە پاڵەوانی یانەکانی عێراق، بەڵام ئیمساڵ یاریزانەکانمان تازە بوون بەڕاستی وەکو ئایە و پەریا یەکەم ساڵیان بوو بەشداریەکان یاریەکانیان بەڕاستی قورسیش بوو، بەڵام سپاس بخوا لەبەرەوەی ئێمە تەمرینێکی چڕمان ئەنجامما بوو، کاتێکی زۆرمان تەرخان کردبوو بۆ ڕاهێنانەکان، بەڵام زۆر بە سەرکەوتوانە یعنی توانیان مسەیتەر بن ینی بەسەر ڕکابەرەکانیانە. ئەمە گەر بیری بەمە کامیانە؟ بەڵێ ئەمە نیگایە. تۆیت ئایا ئەباسی ئەوم بۆ بکە. ئەمە لەگەڵ کێ یاریت کرد؟ ئەمە لەگەڵ ئەو کچە یاریم کرد، ئەو بە ماوەی 2 ساڵەیەکەمە بێت لە پاڵەوانەکانی عێراقا، هەر لە نادەکەی خۆمانەباتەوە، بەڵام ئەم ساڵ من بەریکەوتم، من توانیم لێ بەرمەوە تۆڵەو لێ کردەوە. کە چوویت بەرامبەری یاریت کرد پێشتر یاریەکانی ئەوە بینی بوو؟ نەخێر، بەس یەک جار لەبەر ئەو کچی خۆمان کە و ئیتر من نەمتوانی زۆر سێری یاریەکەیکەم، بەڵام ئەم ساڵ منیشی خۆم کرد لەگەڵێ. چۆن بوو بارودۆخی ئەو یاریە کە تۆ وەکو مامۆساش باسی کرد تازەن لە پاڵەوانتەکە بەشداریکەی؟ بەڵێ بۆ من ئاسان بوو، باش بوو، ئیتر جوڵەی خۆم جوڵام من باشە، بەڵێ ئیتر توانیم لێ بەرمەوە. خاڵی لاوازی چی بوو ئەگەر بیر ما بێت کە ئیشی لەسەر کردبێ؟ دەرچوونەکانم کە بە ئەو هجوومیە کردای منیش ئەتوانی دەرچم بەلاکانە. بەڵێ ئیتریان مەعیدەی. باشە مامۆستا ئەم ڕێنمایانە کە ئەم وەری گرتووە و توانوێتی پاڵەوان بێت، چۆن ئیشی لەسەر ئەمە کرد؟ بەڵێ بەڕاستی سەرەتا کە هاتە لام تیامە ڕەنگی ئەوم تیا بینیەوە کە لە نەک لەسەر ئاستی عێراقا، لەبەرەوەی پەیوەست بوو بە تەمرینەکانی و تەمرینەکانیش بەدڵەکە. یاریزانەکانمان زۆری وان بزاد ئایا زۆر یعنی ئەتر زیاتر ئیشم لەسەرەوە کەرەمزانین لەو کێشی خۆیان باڵای باشە، زیاتر لە دەرچوونە، یعنی ئەو کچە زیاتر خاڵی لاوازیە و یاریزانی مسڵ بوو، زیاتر ئەمزانی هێرشە بادایم فێرم کرده بوو کە چۆن دەرچوون کات و لەگەڵیشیا بڵێن بەرگری و جوابانەوەشی هەبێ لە هەمان کاتە بەوە زیاتر سەرکەوتنی بەدەزیێنە. سەرەتا بەرگری دوایی دەرچوون لێدان. بەڵێ ئەمە ئیشی قورسێوێ لەگەڵ ئەم کچاریزانەکان؟ بەڵێ بەتەئەکید، چونکە یاری بۆکسێن جوڵەیەکی قاچی زۆریەوێ ئەو جوڵانە دەرچوونەکان هەمووی بە قاچەکرێ. مامۆستا ئێستا کە کچێک گێتەلات بۆ کە ئایا هاتەلات، تۆ چۆن هەڵسەنگاندنی بۆکەی کە ئەمە توانای هەیە لە بۆکسێ ناخۆی بینێتەوە؟ بەڵێ بەڕاستیە بێ تۆزێ ئەو کەسانی کەیەن یعنی زبریان پێوە دیار بێ، ئاژێ چەبوو لەوانەیە کە جموجوڵی زۆر بوو ئیتر دیار بوو، ینی حروق بووە. بەڵێ حروق بوو، ئەمزانی کە زۆر نەتیجەی باشە بێ شەڵایتر من بە عام ئیحتیمامەیەم بە هەر هەمویان. ئەو سەرەتا پار کە هاو تازە بوو وردە وردە دەستمان پێکرد ئیمساڵ سپاس بەخواتوانی لە یەکەمی عێراق باتەوە 2 ساڵە لەسەر یەک ئەو کچەی بڵێن کە ناوی نورهانە یەکەمە بێت لەسەر ئاستی عێراقا، ئەم توانی سەرکەوێ بەسەریا و ببێتە باشترین یاریزانی پاڵەوانیەتەکەی عێراق. باشە، ئایا مامۆستا باسی کرد کە تایبەتمەندیەکانە بێ لە یاریزانەکان هەموو تۆکو کچێ چۆن بۆکسێنە هەڵبژار، چێ هاندەرە بوو بۆ ئەوەی کە ڕووبکەیتە بۆکسێن؟ من باوکم خۆی پێشتر یاریزان بووە، بەڵێ ئیتر جارێکیشان چین بۆ بتوڵەیەک بەڕاستی زۆرم حەز لێ بوو، ئیتر خۆشبەختانە ڕئیسی اتحادی عێراق هەڵی بژاردم بۆ یاری بۆکسێن، ئیتر دەستم کرد بە تەمرینکردن و باشە. لە کۆڵام شەڕێ کردووە لە مەکتەب پێشتر؟ کەمێک. بەڵێ بەزار حەروق بوو. باشە مامۆستا خۆت کەسایەتێکی زۆر نەرمە هەیە لە دەری شۆت بینین، بەڵام پاڵەوان دروستەکەی چۆن ئەم دوو کەسایەتر گونجانۆ بەیەکەوە؟ یاری ئێمە ڕاستە ئیسە زۆر کەس لەواسێ بیرکاتەوە لەوەی ئەڵێ بێت زۆر زبربی زۆر ڕاستە لە کاتی یاریەکەیەوە، بەڵام ئێمە کاچینە قاعە
هەموو یاریزانی قیتالیەکان بە ئاموان لە قاعە خۆیان بەتاڵەکەنەوە یعنی ئەوە شتێکی زۆر لە پەیامەکانی وەرزشی بۆکسێن بەڵێ بەتاڵکردنەوەی ئەو بابەتانە ڕقەسوورە بی بەڵام لە کاتی یاریەکانە بەتاڵە بەڵێ لە کاتی مەشقەکانە بەتاڵەکەن و تر دایمەن لە دەرەوە کەسانێکی هێمنین. ئێستا چەند یاریزانتان هەیە مامۆستا؟ ئیستا لەم کاتەیە بڵێن ئەو 5 یاریزانم هەیە کە یەکەم من لەسەر ئاستی عێراقا بەڵامی تر سپاس بخوا و هەستەکەم خەڵک ڕوومانتیەکە ئەوە یەکدوانێکی کە پەیوەندیان کردووە ئەتوانم یعنی ئەگەر بەردەوام بن ڕۆژانە بەردەوام بن بە مەشقەکانیانەوە ئەتوانم ئامادەیان کەم بۆ ساڵی داهاتوو کە وعدیوان ئێمێ لەسەر ئاستی عێراقا یەکەم بن چۆن ئەمان یەکەم بوون. بە چەند ساڵیەوە ئێوە مناڵ وەرەگرن؟ تر ئەتوانین لە 7ەوە وەریان گرین هەرەونی بفامێ کە گوێڕایەڵ بێت لە هۆڵەکە وەریانەگرین. ئەم پەیامە چەند گرنگە بگا بە دایک و باوکان کە یاری بۆکسێن مەترسیدار نییە بە مناڵەکانیان؟ بەڵێ یاری بۆکسێن مەترسیدار نییە ئەگەر مەترسیدار وایە ناچۆ ئۆلۆمپیاد زیاتر لە قەرنێکە لە ئۆلۆمپیاتایە. بەڵێ دایمەن سەلامەتی یاریزان لە پێش یاریەکەوەیە چەنەها جار بووە بەهۆی شتێکی بەسیتەوە یاری ڕاگیراوە ڕاهێنەر یام یاریزانەکە خۆی وتێتی بۆ ڕایەگرن من ئەتوانم هەر حسابیان بڵێن حسابی ئەویان نەکردووە کە ئەو قساناکە لەبەرەوەی کە سەلامەت بێ و کەسە یاریەکەیان ڕاگرتو و کۆتاییان بە یاری هێناوە. باشە ئایا دوو مەدالیا لەم لایە ئەمەوەی باسی ئەوانم بۆ بکەین؟ بەڵێ ئەم مەدالیایان ئەوان بەهۆی برنەوەم کە یەکەم بوو وەرم گرت. باشە ئەم مەدالیایشیان لەلایەن سەرۆکی حەکەمەکانە وەرم گرت کە توانیم باشترین یاریزاری سەر ئاستی عێراق بووم. بە باشترین یاریزان دیاریکرا بە یەک یاری برنەوە باشترین یاریزان. پیرۆزە مامۆستا باشترین یاریزان چۆن دیاری ئەکرا لەوێ چ پێوەرێک هەبوو بۆ نمونە؟ بەڵێ پێوەر ئەوە بوو کە ئادایەکی جوان پێشکەش ستایلێکی جوان و یاریەکە یعنی ئەو کچەش بەڕاستیەوە 2 ساڵە زۆری ئیسە بڵین یاری بۆکسیان لە هی کچان لە عێراقا تازەیە ئەمە سێم جارە کە پاڵەوانێتیەکرێ ئەو کچەژەوە 2 جارە یەکەمە بێ یەکەم جار و دووەم جار ئەمە سێم جارە کە نەیتوانی یەکەمی بەدەست بێنێ ئەوانەی کە یەکەم بوون زۆر نایێرن بچنە بەرامبەریان یعنی ئەگەر ئایا نەبووە هیچ کەسێکی کرد نەبوو بەرامبەر ئەم نورهانە بتوانێت یاری بکە منافسیکە ئێمە بەڵام گوێ ناینەوەی من خسمە بەرامبەری بەسی قەشەوە یعنی بە باوکیشی موت و بە باوشیایە وتم ئەمە چێتە بەرامبەر یەکێک 2 ساڵە لە ئاستی عێراقا یەکەمە بەڵام دڵنیا بە لەوەی کە یەکەمە بێ ئیشاڵڵا من وا پەروەردەم کردوون نەگەر ئەم هەمویان بۆ پاڵەوانێتیەکانی دەرەوە یعنی ئێمە تەمرینەکەین مەشقەکەین نەک بۆ ناوخۆی عێراق بۆ دەرەوە تەمرینەکەین یعنی کە لە دەرەوە ئەنجام بەدەست بێنە سێ ئێمە سپاس بۆ خواوامان لێ هاتووە کە ئەچینە پاڵەوانێتی عێراقەوە مینا و نیگام هەیە ئەچوونە هەج وەزنێکەوە لەو وەزنە یاریزانە هاتە خوارەوە ڕایە کرد بۆ نمونە مینا لە 52 کیلۆیە دام نابوو سێریەکەی ئەو وەزنە کەسی تیان نەما بەڵێ هەمووی کشانەوە چوونە وەزنەکانی کە منیش عینیشت ئەوەی نیگاش بە هەمان شێوە منیش لە کاتی تەقدیمکردنی وەزنەکانە بڵێ ناوەکان وەزنەکان دیارەکرێ مینام سەرخست بۆ 57 بەس بۆی یاری بکە کە ئادا بڵێن یاریەکەی خۆی حەکام بیبینێ و ڕێزی تیحاد خسمە 57 یعنی 5 کیلۆ سەرکەوتین بەوەشەوە بردیەوە هەم ئاواش ئەکشانەوە لە نیگاشم 9 کیلۆ سەرخست بەس بۆی یاریکا و لە ئەویش هەر هەمان شت کشانەوە یعنی ئیسە وامان لێهاتۆ کاڵێن یاریزانی یانەی پێشمەرگە ئەوانەی سلەیمانی بڵێن پارێزگای سلەیمانی هەموو یەکشێتەوە بەرامبەری بەڵام سپاس بۆخوا ئێمە توانیمانە جێگە دەستمان دیار بێ و ئەمە شانازیە بۆ شارەکە و بێگومان ئەو ئەنجامانە شایەتی وایەن کە ئێوەمان دوون و پاڵەوانتان دروست کردو ئایا بەدەر لە مەشقەکانی مامۆستا چۆن سێری یاریزانە جیهانەکان ئەتەوێت ستایلەکان لەوان وەربگری چۆن خۆت زیاتر بەهێزەکەی؟ بەڵێ من زیاترە لە قاعە تەمرین ئەەکەم زۆر سێری یاریزانەکانی دەرەوە ناکەم چونکە بەڕاستی تاوەکو سێری لای مامۆستاکە ئەو چی فێر ئەکات ئەویان باشترەکە وەریگریت تەکنیکەکانی مامۆستا ینی ئەو چی بۆ بکە ئەویان باشترە بەڵام هەندێک کات ڤیدیۆم بۆیە دایشم سریانەکەمە تاوەکو تەواو بێت. یاریزانە جیهانەکانە ناسیت کامیان سەرسامی پێیکە؟ وەڵی کێ بێ بۆ منە مایک تایسن هەیە ئێستا ئایا عەباسیش هەیە؟ مامۆستا ئەمە تا چەند هاوکارە بۆ یاریزان بۆ زیاتر پێگەیاندنیان؟ بڵێن خۆم ئیسا کە وەختی خۆی و فێرگەیم کردەوە خۆم بە تاقی تەنیا بووم دوای هەستام ئیستا بڵێن یاریزان وردە وردە پێگا ساڵانی پێشتر پێشڕۆمان هەبوو ئیسا دەرچووی تربیە ڕاضێ ئەویش مێناوە کردومە بە جێگری خۆم و مامۆستا
ساڵحیش عینیشت بەمان لەبەرەوەی فراوان کردووە بەڵێ فراوانم کردووە لەبەرەوەی من ئەگەر ڕۆژە لەوێنە پێوەم پێی دیاری نەیە هۆڵەکە ئەوان بەڕێوەی بەر هەفتانە چەند ڕۆژ مەشقەکە بەڵێ ئێمە بڵین وەکو تایبەت 3 ڕۆژ بەڵام ئەمان ئەم فترەی دوومانگە تقریبان دوو مانگ و نیوە بێت هەموو ڕۆژێک مەشقمان کردووە جمعان پشومان بووە ئەوش پشووەکەمان سەعات 5 بەیانی بووە لە بناری گۆیژە مەشقمان کردووە بەڵێ ئەوە پشووەکەمان بووە بێگومان بۆ بەدەستهێنانی ئەنجامێکیوە پشوو درێژی ئەوێ ماندووبوونێوێ تۆ لە ماوەی ئەو دوو مانگە بۆ مەسا باسەکە و چەند مانگە مەشق کردووە خۆت لە چی و چی دوورخستۆتەوە لەگەڵ کە سوکارە لەگەڵ هاوڕەکانە ئەوەی هاوڕەکان خۆم ناوان دوورخستۆتەوە لە کە سوکارم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی بەڵێ چاچەند گرنگە پاڵەوانان وەرزشکاران لە کاتی چالاکیەکانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوورکەونەوە وڵای بە تایبەت گرنگە ینی بەڕاستە تاوکو خۆل زیاتر لەوانە دوورخەیتەوە زۆر باشترێکە بۆ خۆ لەگەڵ مێشکیشێ بۆەوەی هیلاک نەبیت زیاتر خۆ بیتە وەرزش و نفسی خۆ زۆر باشترە خەوتنیشە باشە بێ خەوتنەکانی زیاتر پشوو وەرەگری ئەمە لە خۆتا جێبەجێ و کرد بەڵێ و ئەنجامەکەشی وەرگرتەوە بەڵێ مەمەسا ئەم بابەتانە تەنها لە وەرزشە تەنها مەشق گرنگ نییە بەڵێ خواردن نووسن ئەمانە چۆن ئیش لەسەر ئەماکەن کە منداڵێک گێتە لاتان چۆن باوەڕ بۆوا هێن کە تۆ ئەبێ لەمانە ستایلی ژیانە بگۆڕی بەڵێ ئێمە ڕۆژانە قسەیان بۆەکەین کە ئەبێ کاتی خەونەیەکی لایەگە وەرزشکاری ڕێنمایەکانی وەرنەگرت پێ ئەنجامێکی خراپ بوو بەڵێ هەیە بە تاکید لە کوڕانە هەمان بووە کە ڕێنمایی جێبەجێ نەکردووە شەو درەن خەوتووە بەیانی سیەکەی کە هەساوە جەستەی مانوو بووە مێشکی مانوو بووە یاری ئەمەش بە مێشکەکرێ بەڕاستی ئەنجا بەجەستە کات بڵین کاتی خەوتن زۆر مهمە نەک چەنە بخەوی سەری وایەڵێ من لە یەکا خەوم بەڵام 11 هەڵەسم ئەوە ئیسفادەی نییە بێ کاتەکە مهمە لە چ کاتێکە ئاخەوی چ کاتی هەڵەسی ئەوە مهمە دایمەن ئێمە ڕێنماییانینێ و وەکو بەنسبەت خواردنیشەوە مامۆستا پێشڕۆمان داناوە کە ئەویش ڕێنمایی خواردنیانەکە بۆ ئاگان لە وەزن بێ بەو شێوەیە شتەکانمان دابەش کردووە بۆی فێرگەکەمان بەرەو پێشتر بچێ و بەرەو سەرکەوتنی زیاتر بچێ ئێستا ئایا لە کێشی چەند یاریەکە لە کێشی 46 کیلۆگرامی بڵین تازە چۆن پارێزگاری لە کێشی خۆیان ئەکەن لەم کاتەیە بەڵێ ئەبێ پرسیارەکە بە ئایا بڵم ئایا لەو کاتانەی کە تۆ بۆ کێشێک پاڵەوانێتیەکەی جاری وایە لە سوکارەکە چی بۆ داوەتێک خواردنی خۆشە خۆن چی ئەکەن بەڕاستی تاوەکو خواردنی صحیح هەبێت توان خواردنی صحیەکە بخۆم لەبەرەوەی کێشم لە هەموو شتێک گرنگترە بەلایەن منەوە ئیتر ئەگەر هاتووە زۆریشم لێ بکەن تاوەکو بتوانم خۆم ئەپارێزم نایخۆم چکە بەڕاستی تاوەکو کێشم زیابێت بتوان خۆم بێنمەوە کێشەکەی خۆم بەڵام ئەگەر کێشم نەزم بێت ئەو کاتە منە توان زیادکردن ئاسانە بەس دابەزیم زۆری پێچێت بەڵێ بەتاشیت مامۆستا ئیشکردن لەگەڵ کچانە ئاسانە لەگەڵ کوڕانە وەڵایی بڵێم لەگەڵ کچان ئاتۆزێ قورسیشە بەڕاستی لەبەرەوەی هاتوچویان لەبەرەوەی وەکو کوڕ نییە بە بتوانێت بە ئاسانی بڕات و بێت زۆر جار یعنی ئەمە کە سوکاریان یانێن جاری واژە بۆ خۆمان ینی هاوکاریان بووین لە بردنەوە و لە هێنانە ئەوەش مهمە باشە ئێستا ئەمان بوون بە پاڵەوان لە پاڵەوانی عێراق باسی ئەو مامەکە دوای ئەمە چیتان بەدەستەوەیە بەڵێ پاڵەوانێتی ئاسیا هەیە لە وڵاتی کازاخستان ئەکرێ ئیتر ئەوواکەوێتەوە سەر ئیتیحادی عێراقی ئایا چەند کورد دەبەنی سە ئێمە لەو پێنجەیە سیانمان شمولەکە لەبەرەوەی ئێمە و پێنجە لە فیەی جیاواز بوون ڕشتەی جیاوازەکان بووە بەڵام ئەو ڕشتەی کە پاڵەوانێتی ئاسیایی بۆکرێ بڵێن ناشئین و شەبابە ئێمەش سێ دانەمان هەیە لە ناشئین و شەباب کێ شمولەکەن ئەگەر این بێ ئەمە ئایا یەکێکە لەوانەیە کە شمولەکە لە ڕشتەی ناشئینە مینا و نیگاشمان هەیە لە ڕشتەی شەبابە ئێستا یەکلا نەبوو تۆ کە ئایا بەشداری پاڵەوانێتی ئایا یەکلا بۆتەوە 100% ئەسا لە ئاسیا بەشداریەکە ئیشاڵڵا ئایا باسی پلانی خۆتمان بوو بکە و پاڵەوانێتی ئاسیا ئێمەمانوێت ئەنجامەکان لەوێ زیاتر بەدەستی بێت نەگەێرا بۆستی کە زیاتر خۆم بەمە تەمرینکردن زیاتر خەریک بم لە وەکلەوەی کە خۆم بۆ عێراق حازر کرد بۆ ئاسیاش زیاتر خۆم حازرکەم و خۆم ڕەکەمەوە خواردنیشم چاکەم دوو ئەوەی تر باشتر بێت ئیتر بزانین چێ بێت توانای خۆت دیاری ئەکا چیە بێ و ڕێنمایەکانی ڕاهێنەرەکەش بێگومان مامۆستا ئەمڕۆ نامانە
و لەگەڵ جامەکە بەدەستانەوە لەگەڵ مەدالیاکانەمانەی باسی ئەوانەمان بۆ بکەیت. بەڵێ ئەمە هەر یەکەو لە کێشی خۆیان کە یەکەمیە ناوە بڕوانامەی وەرگرتو و مەدالیاش بڕوانامەکانەکە بەڵێ باش ئەوەش ئەو بڕوانامانەیە کە بەدەستیان هێناوە ئەمانە بۆ خۆیان لە مێژووی خۆیانە لە سیڤی خۆیانە تۆمارەکرێت کە ئەمان بوون بە پاڵەوان و بە شێوەیەکی ڕسمی. بەڵێ بە شێوەیەکی ڕسمی کە ئەمە مێنێتەوە وەکو مێژوویەک و کە ئەمانە لە ساڵی ئەوەیە لە کێشی ئەوەیە و لە فیئەی ڕشتەیەوەیە یەکەمیان بەدەست هێناوە. باشە پێش ئەوەی دوپرسە لە تۆکەم ئەمەیە بە ئایا بڵێم چ پەیامێکت هەیە بۆ هاوڕێکانت لە قوتابخانە لە کۆڵان بۆ ئەوانەی کە لە وەرزش دوورن بە تایبەتی لە وەرزشەکەی تۆ؟ بەڵێ پەیامم ئەوەیە کە هەمویان زۆربەی زۆریان ڕووخەنە وەرزش بەڕاستی زۆر سوودی هەیە بۆ ژیانت زۆر دوور تەخاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چی باش نزیک تەکاتەوە خواردنت ڕێکە بێتەوە خەوە چاک ئەبێت ئەتوانیت لەگەڵ خەڵکا باشە بێ ئەنکەوتە ستایلی ژیانی تۆ ئێستا جیاوازە لەوەی کە پێشەوەی وەرزشکەی. بەڵێ داوا لە هەموو دایک و باوکێک ئەەکەم لەگەڵ هاوڕەکانم هەمویان ڕووکەنە وەرزش بە تایبەتی وەرزشی ملاکەمە هەیە. توێ هاوڕۆ زۆر بێ بۆی زیاتر شەڕکەنا لەناو حەلەبەکەیە. مامۆستا کاتێک ئێستا خەڵکمان کەمە تا ڕوبەڕوو بنەوە بکەن لەگە پاڵەوانتی سلێمانی بکەین لەوانە چەند یاریزانێکی کەمە. بەڵێ بەتەشیت دواپەیامی تۆ چییە و ئەشزانم کە کێشتان هەیە لە سلێمانیا یانەکان زۆر ئاورتان لێنایەنەوە زۆر هاوکاتان. بەڵێ من دواپەیامەوە جارێ دەستخۆشی لە ئەو ستافاکەم کە لە پشتی منەوە ئیشەکەن وەکو مامەسا پێڕۆ و مامەسا ساڵح زۆر سپاسیانەکەم بەڕاستی مامەسا ساڵح زۆر جار یعنی هەموو کاتەکان کە مینا و ئایا لە نزیکی یەکەون ئەو ئەیان هێنێت و ئەیان بات لەگەڵ ئەوەشا دەستیان خۆش بێ سپاسیانەکەم لێرەوە و داوا لە دایک و باوەکانەکەم کە مناڵەکانیان بنێرنە وەرزش وەک لەوەی لە کۆڵانە یاخود خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بن یاخود لە بچنە گازینۆکانەوە خەریکی ئەم نێرگەلە و جگەرە دوورکەونەوە لەو شتانەی خووە خراپەکان خوو بەنە وەرزش بۆ تەندروستیشان باشە و یعنی کەسایەتێکی بەهێزیشان پێ بەڵێ بەتەشیت. سپاسانەکەین سەرکەوتوو بن پیرۆزە. زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ سپاستی ستافەکەتانەکەم دەستان خۆش. سەرکەوتوو بن شڵا لە پەڵەوەنتی ئاسیا ئەتان بینینەوە بە ئەنجامی گەورە.